نشاط موسيقي أما هشتو أمان نو أما هشتو ئەمڕۆ 4/5 یەکەم ڕۆژی دەستپێکی تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی دووەمی پۆلە ناکۆتاکانە بە هەموو قۆناغەکانی قۆناغی بنەڕەتی و ئامادەیی لە بازنەی دووەمەوە کە لە پۆلی 4 دەست پێ دەکا تا پۆلی 11 تاقیکردنەوەکان دەست پێ دەکات سەرکۆتوانە تاقیکردنەوەکانمان بەڕێ دەکەین هۆڵەکانمان بەسەرکردەوە بۆ هەردوو قۆناغەکە و پرسیار و کارەکان هەمووی بە پێ ڕێنمایەکان کراوە دەستخۆشی لە بەڕێبەر و مامۆستایان دەکەین و دەستی کارگەڕی مەکتەبەکان کە بەڕاستی کارێکی زۆر باشیان کردووە و لێرەوە هەست بەوە دەکەین کە بەڕاستی قەرەبووی ئەو ماوەیە کراوەتەوە کە بایکۆتی تاقیکردن دەوام کرابوو و زۆر پێخۆشحاڵین کە دەچینە قوتابخانەی بنەڕەتیەکان بازنەی یەکەم کە پۆلی 1 و 2 دەوامی ئاسایی خۆیان دەکەن پاش کۆتایی تاقیکردنەوەکانی ئەم قوتابیەکان.